دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی سین و ئەو وڵاتانی کە ئەو نەخۆشیە تیا بڵاوبووەتەوە و لەبەرەوەی فڕۆکەخانەی سلێمانی دەواازەیەکی هەوایی گرنگە بەڕووی وڵاتانی دەرەوە و بە تایبەتی ئەو هێڵانی کەەوە هاتوچۆی سین دەکەن گەشتیار دێنن یاخۆ هاوڵاتی ئەو وڵاتان دێن بۆ فڕۆکەخانەی نەوتڵ سلێمانی هەرچەندە تا ئێستا وڵاتەکەمان هیچ حاڵەتێکی وای تیاڕوو نەداوە و هیچ ڕێنمایەک نەگەشت و دەست ئێمە بۆ هەڵسان تیمە پشکینەکە تیمی تەندروستی فڕۆکەخانە بۆ پشکینی ئەو هاوڵاتیانە بەڵام وەک ئامادەکاری پێشوەخت فڕۆکەخانەی سلێمانی بە هاوکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی فڕۆکەخانە و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئامادەکاری پێشوەختی کردووە بە دانانی ئامەری تایبەت و هەروەها ئەو کەرەسانی کەوا پێویستن بۆ پشکنینی ئەو هاوڵاتیانی کە لەو وڵاتانەوە دەگەنە فڕۆکەخانەی سلێمانی هەموو لایەک ئاگادار دەکەن کە تا ئێستا هیچ هاوڵاتێک لە وڵاتانەوە نەگەشتە فڕۆکەخانەی سلێمانی و هیچ حاڵەتێک ڕووی نەداوە تیمەکانی فڕۆکەخانەی سلێمانی هەمویان ئامادەباشی تەواویان کردووە لە هەر کاتێکە ڕێنمایی بگاتە دەستمان ئێمە جێبەجێ دەکەین بۆ ئەوەی پشکنین بۆ ئەو هەڵاتیانە بکەین هیوادارم کە هیچ شتێک ڕوو نەدا و هیچ حاڵەتێک لەو حاڵەتانە ڕوو نەکاتە فڕۆکەخانەی سلێمانی و هەرێمی کوردستان لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتی چین و لە هەندێک لە وڵاتەکانی ئاسیا و بوونی چەند کەسێک لە وڵاتی سعودی و لە وڵاتی میسر ئێمە وەکو بەربراتی تەندروستی فڕۆکەخانە و تیمەکانی تەندروستی لە فڕۆکەخانە ئامادەکاری تاوامان کردووە بۆ ڕێگرتن لە هەر حاڵەتێک کە داخلی وڵاتەکەمان بێ یا شارەکەمان بێ ئەوش سەرجەم پێداویستەکانی دابیکردنی لە دەستکێش و لە دەمامک و لە کامێرای حراری تایبەتی پێویست و هەروەها سەرجەم ئەمادانی کە بۆ تعقیم بەکارهێنرێ بە تایبەتی تعقیمی لە جەوەکە بێکە لە ناو فڕۆکەخانە و ئەو گەشتیارانەکەن یاخود بۆ کارمەندەکان بێکە لە شوێنی کارکردنەکانیان بتوانین بە دەستکێش و ماسک و بە تعقیمی تایبەتی بۆیان بکەین لە دوای هەر گەشتێک سەرجەم ئامادەکاریەکانمان کردووە و هەر بۆ حاڵەتێکی ناخوازرەوە کە قابلیەوە بێتە شارەکەمانەوە و سوپاسی بەڕێوەبەری تەندروستی سلێمانیەکەن کە سەرجەم پێداویستەکانیان بۆ دابین کردوین و ئێمە لە حاڵەتی ئامادەباشیان چاوەڕێی هەر ئەمرێکین بە جێبەجێکردنی ئەو پلانەی کە پێویستە لە فڕۆکەخانەکان ناکرێت ئێمەش جێبەجێ بکەین و سەرجەم هاوڵاتیان ئاگادار ئەکەینەوە کە سەرجەم پێداویستەکانی کە پێویستە بۆ ئەم کارە لەبەر دەستمانایە و لە نزیکترین کاتە ئەگەر وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەری تەندروستی سلێمانی قەرار بن ئێمە جێبەجێ ئەکەین و سەرجەم ئەو پێویستیانی کە پێویستە بۆ کارمەندانی فڕۆکەخانە دابینمان کردووە بۆ گەشتیاران دابینمان کردووە و بۆ کارەکەشمان لێرە